ئاوی خواردنەوەی چۆمانە کە لە باشترین و خاوێنترین ئاوی کوردستانەوە دێ واتە لە هاوینە هەواری پڕژێ کە ئاوێکی زۆر پاک و خاوێنە بەڵام بەهۆی نەبوونی پلانێکی باشی حکوومەت وە گەندەڵیکردن لە پرۆژەیەکی ئاوی خواردنەوە ناتوانیوە پرۆژەیەکی باشی تەندروست بۆ هاوڵاتیان بەجێ بکەین. کێشە سەرچەکەی ماوەیە چەندەها ساڵە ئەو ئاوەی مەزستانە کەڕنی بەسەدا دێ دەشتێ بە هەفتی ئەمە مەحتەلین هاوی نانیشکا و بەفرە دەتەوێتەوە هیچ پاڵاوگەیەکی نییە تەنها بەس قوردێتە ناو تانچیان یعنی ئەتو ئەو ڕۆتانچەکەی پشۆ لۆز بینی ئاو دێوە چ خۆت لێ دێتەوە ئێستا ئەم ڕۆژە دوو سەفرانەی بچم بە جەلیکانان ئاوی لۆ ماڵێ بینم یعنی تانچەکان قفڵن لۆت نییە ینی ئاوێ بەکاربیینی ئاوی ڕیسی تەنها هاوینان ئەگە زۆر زۆرەوە بۆ ئاوینانیش پاڵاوگە کوێی لەسەر نییە بەس هەر گەشتیارە پیسەسەر هەر شتێک پیسەسەر ئەویش زبڵ دێ هیچ ئەشتێشکەی لۆ نییە دەنا هیچ ئەوە چی ئاوێن نییە پاڵاوگەی تاخۆ نییە ئێستا بڕۆ دوێنێم تانچا خاوێن کردیتەوە بەس قوڕ و لیت داهاتە خوارێ هیچ ئەوە چینێتە نادەی بە جەلیکانە من داواکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاوڕۆکی لەو ئاوی چۆمان بداتەوە کە ئەمە دەناو ئەو هەموو ئەو هەموو کانیاویدان لەناو قەزای چۆش چۆمان ئاوی خواردنەوێت نەبی. بەنسبەت پرۆژەی ئاوی چۆمان کۆمەڵێک کێشەی لە کۆنەوە لە کاتی دروستکردنی پرۆژەکەەوە هەبووە و ئێمە بە شێوەی کاتی سیانەکردنی بۆ دەکرێت بۆەوەی ئاو بگەینەوە هاونیشتیمان ئێستا کاری تێدا دەکرێت بۆ ئاو بگەڕێتەوە هاونیشتیمانیان ئاو بە هاونیشتیمانیان بدرێت و بە شێوەی بنەڕەتی چارەسەرکردنی پرۆژەکە لەلایەن کۆمپانیایەکە و دیزاین و دەرخستەی پێویست کراوە لە ڕێی وەزارەتی شارەوانیەوە دراوەتە ئەنجومەنی وەزیران چاوەڕوانی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر پرۆژەکە بدا کە زیاتر لە 2 ملیار دینارە بۆ ئەوەی بتوانین پرۆژەکە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەری بۆ بدەێتەوە ئەو کێشە و گرفتانێک کە لە پرۆژەکە هەنە دووبارە نەبنەوە.